سڵاوتان لێبێت بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی هەموو مسڵمانانی جیهان و خانمان بە تایبەتی دەکەم. من دکتۆرە نایدە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون. بە بۆنەی ئەم مانگە پیرۆزەوە ویستمان چەند ڕێنماییەک چەند ڕوونکردنەوەیە بین بە خانمان ئایا چ خانمێک دەتوانێت لە چ کاتێکا بە ڕۆژوو بێ کامن ئەو خانمانەی کە ناتوانن بە ڕۆژوو بن لە مانگە پیرۆزەیە. چکە ئێمە کۆمەڵی خانمانمانەیە هەمانە دووگیانن لە مانگەیە هەمانە شیر ئێن بە کۆرپەکانیان هەیەە نەشتەرگەریەکانیان بۆ کراوە نەشتەرگەریانەی کە پێویستن بۆ تەندروستی خانمەکە بۆیان کراوە ئایا کامیان ئەتوانن بە ڕۆژوو بن کامیان ناتوانن بە ڕۆژوو بن. ئێمە لێرە بە خانمانی دووگیان دەست پێەکەین. خۆتان نەزانن خانمانی دووگیان بڵێ توونەڵی فسیۆلۆجی جسمیان بە شێوەیەکی گشتی ئەگۆڕێت. ئەگەر بە شێوەیەکی گشتی ئێمە بێنە سەر خانمان کە بتوانن بە ڕۆژوو بن لە کاتی کەشانەک لە ڕەمەزانە بەلانی تەندروستی لێک بینەوە خانمانی دووگیان بۆی هەیە لە ماوەی تا 8 ساعت بە ڕۆژوو یا تا 8 کاتژمێر. بەڵام ئێمە لەسەر ئەمەش لەبەرەوەی زۆربەی خانمان هەوڵێن کە لەم مانگە بە ڕۆژوو بن ئەیانکەین بە سێ گروپەوە سێ بەشەوە لەو خانمانە سێ مانگی سەرەتای دووگیانیمان هەیە سێ مانگی ناوەڕاستمان هەیە سێ مانگی کۆتاییمان هەیە. لە سێ مانگی سەرەتایی ئێمە ئەزانین کە ئەو خانمە باری دەرونی فسیۆلۆژی جسمی هەمووی بە شێوەیەکی گشتی ئەگۆڕێ بەهۆی بەرزبوونەوەی هۆرمۆنێک کە لە کاتی دووگیانیا بەرزە بێتەوە. زۆربەی زۆری خانمان دڵتێکەڵاتنێکی زۆریانە بێت سەر گێژ خواردنیانە بێت لاوازبوونیانە بێت ڕێژەی شەکر و فشاری خوێنیان دابەزێت و لە هەمان کاتە کۆرپەلەکەمان لە بوارێکە کە ئۆرگانەکانی جسمی دروستە بێ واتە بەشەکانی لاشەی دروستە بێت کە لەم کاتە پێویستە خانمەکە کالۆریەکی زیاتر وەرگێ پێویستی بەوەیە کە زوو کەم خواردن بخوات چکە ئەگەر بێت و بۆ فترەیەکی دوور و درێژ خواردن نەخوا ئەم دایکە لەوانەیە مایدەی بتۆرێ لە خواردن نەتوانێت خواردن بخوا بۆ ڕێژەی ڕشانەوەکەی بۆ زیاد بکە. بۆیە ئێمە ڕێنمایی خانمانەکەین لە سێ مانگی سەرەتای دووگیانیە بە ڕۆژوو نەبن باشترە چکە وەکو پێمتن پێویستی بۆیە کە کالۆری زیاتر وەرگێ پێویستی بۆیە کە زوو کەم نام بخوا بۆی دوورکەوێتەوە لەو سەرگێش خواردن و بورانەوە و بێهێزی و بێتاقەتی و دڵتێکچوونەکە. سێ مانگی کۆتاییشمان هەیە لەسەر بە هەمان شێوە لە سێ مانگی کۆتاییە کۆرپەلەکەمان بە شێوەیەکی گشتی کێشی زۆر زیاکات دایکەکە پێویستی بەوەیە کە کالۆریەکی زیاتر وەرگێ بۆی وەزنی مناڵەکەمان باش بێت تەندروستی کۆرپەلەکەمان باش بێت. ئەو کالۆریە زیاش بە ئەکیدی پێویستی بەوەیە کە خانمەکە زوو ژەمە خۆراکیەکانی زیاد بکە لە بریەوەی کە سێ ژەمە خۆراک بخوا پێویستە 5 ژەمە خۆراک نان بخواتە لە بینی ژەمە گشتەکانیشە ژەمێکی لاوەکی هەبێ وەرگێ چکە ئێمە خۆمانە زانین کە ئەگەر ئەو خانمە هیچی نەخوارد بە ڕۆژوو بوو لە بەیانیەوە تا ئێوارە ڕێژەی شلەکانی جسمی کەمە بێتەوە و شکبوونەوەیەتی یا دروستە بێت کە کارلێکیە بێ لەسەر هۆرمۆنەکانی جسمی ئەمەوا لەو خانماکە کە زۆربەی کات تووشی ژانی پێشوەختەی بکە. چەندها ڕیسێرچ لەسەر و بابەتە کراوە کە زۆری و خانمانەی کە بە ڕۆژوو بوون تووشی حاڵەتی مناڵبوونی پێشوەختە بوون ئەمەش لە هەمان کاتە کە هەم زەرەری هەیە بۆ کۆرپەکە هەم بۆ دایکەکە چکە و کۆرپانی خۆتان نەزانن کە بەنەبەکامی بێنە دنیاوە چانسیێوان هەیە کە هەناسە تونیان توش بێ کۆندامی دەماریان باش گەشەی نەکردبێ پێویستی بۆ بێ کە لە بەشی نەبەکام چاودێری نەبەکام داخڵ بێت کامانە خۆی لە خۆیان هەمووی کولفەیەکی زیایە بۆ سەر ئەو خێزانانە. ئێمە ئەمێنێتەوە سێ مانگی ناوەڕاست لەم سێ مانگەیە 4 و 5 و 6 هەم دایکەکە لە بوارێکا دەرچووە کە زۆر ڕشانەوە و ناڕەحەتی هەبێت بۆی لەم سێ مانگە ئەتوانین تا ڕادەیەک بە ڕۆژوو ببن بەڵام ئەبێ بە شەرتی ئەو دایکە بەرزبوونی فشاری خوێنی نەبێ شەکری سەردووگیانی نەبێت نەخۆشیەکانی گەشکە و کەم خوێنی و هەر نەخۆشیێکی تری کە هەبوو بێ پێشتر کە پێویستی بەوەیە کە دەرمانی بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ وەرگێ باشترە بە ڕۆژوو نەبێ بەڵام ئەگەر هاتوو خانمەکە هیچ نەخۆشیێکی درێژخایانی نەبوو و کەم خوێن نەبوو و باری جەستەی تون و تۆڵ بوو لاواز نەبوو لەم کاتە ئەتوانێت بە ڕۆژوو بێ بەڵام ئێمە لە هەمان کاتە ڕێنماییانەکەین ئەگەر هاتوو ئەو خانمە ڕۆژێک بە ڕۆژوو بوو و تا ئێوارە تووشی تینوێتی برسێتی لاوازی بورانەوە سەرگێش خواردن ئەمانە نەبوو ئەنجا ئەتوانێت بە ڕۆژ بێ بەڵام ئەگەر هاتوو ئەم مزعفاتانەی هەبووە ئەم دیاردانە تیا دەرکە و ئێمە بە شێوەیەکی گەشتنی باشتر نیە دووبارەی کاتەوە ڕۆژێکی تر بە ڕۆژوو بێتەوە و لە هەمان کاتە ئەگەر بە ڕۆژوو بوو ئەو خانمە پێویستە لە ئێوارە تاوەکو بەربانگ زۆر توانێ احتیمام بە خواردنەکانی باخاستن خواردنی شلەمەنیەکان شۆرباکان سەوزەوات ئەو ڤیتامینانی کە پێویستەیانە و عیلاجانەی کە هەیەی لە کاتی
دووگیانێکە وەکو خواردنی ڤیتامین و هەر شتێکە دکتۆر بۆی نووسیوە ئەتوانێت لە ئێوارە تا پارشێو بیخوا. بە هەمان شێو لە پارشێویشە پێویستە بڕێکی زۆر شلمەنێکان وەرگێ، بڕێکی زۆر شۆرباکان، سەوزەکان، گۆشتەکان، ڤیتامینەکان وەرگێ، بەس دوورکەوێتەوە لە خواردنەوەی چاو قاو و کافانەوانەی کە ڕێژەیەکی زۆر میز بۆ ئافرەتە ئاکەن وای لێکەن زوو وشک بێتەوە مە بەنسبەت خانمانی دووگیانەوە. بەڵام ئەگەر هاتوو دایکەکە شیردەر بوو واتە تازە مناڵی بوو لێرە شایانکەین بە دوو گروپە، ئەو گروپانێک کە کۆرپەکانیان زۆر زۆر ساوان واتە هێشتا لە تازە لە دایک بوو تاوەکو 6 مانگ یاخو لەسەر و 6 مانگەوە. ئەگەر هاتوو کۆرپەکە زۆر ساوا بوو واتە لە سەرەتای ژیانیدا بوو لە تازە لە دایک بوون تا 6 مانگ ئەم کۆرپەلێ بە تاکید خواردنی تەنها شیرە. ئەگەر بێت و دایکەکە بە شیری خۆی با بە کۆرپەلەکە واتە هیچ شێرێکتری نایەتێ لەم کاتە دیسان پێڵێنەوە کە باشترە بە ڕۆژوو نەبێت، چکە بە هەمان شێوەی کاتی دووگیانی پێویستی بەوەیە کە بڕێکی زۆرتر کالۆری وەرگێ، خواردنی باشتر وەرگێ، خواردنەکانی متەنەوە بێت بۆ ئەوەی تەسیل لە شیرەکەی نەکاو کەم نەکات، چکە بڵێ تونەڵێ ئەگەر و دایکە بە ڕۆژوو بێت چەند کاتژمێرێکی چی نەخوارد بێ وشک بوو بێتەوە حتمما بڕی شیرەکەشی کەمە بێتەوە ئەو مناڵە تێری پێ ناخوا، کە ئەو مناڵش تێری پێ نەخوار گوناحە لە بەرەوەی مناڵەکەش گەشەی دوا ئەکەوێت و لاوازە بێ. بەڵام ئەگەر هاتوو کۆرپەلەکانمان گەورەتر بوون لە دوای 6 مانگی ژیانیانەوە بوون کە زۆربەی زۆرمانەزانین کە کۆرپەلە لە دوای 6 مانگەوە هەم شۆربای بۆ ئیزافاکەی ئەتوانی سری لا کوشتی بێت، یانە نوع خواردنی مناڵانە هەیە کە ئێرێ پیان لەگەڵ شیری دایکەکە لەم کاتە دایکەکە ئەتوانێت بە ڕۆژوو بێ. بەڵام بە هەمان شێوە لە بەربانگەوە تا پارشێ و ئەبێت تعویزی ڕۆژەکەی هەموو باتەوەواتە بە شەو بتوانێت بڕێکی باش لە کالۆریەکی باش وەرگێ لە خواردنەکان بە هەمان شێوە لە شۆرباکان، لە شلەکان بە زۆری، لە سەوزەوات، لە میوەهات ئەوانەی کە پڕڤیتامینن کالۆریەکی باشێن بە دایکەکە نەوەکو خواردنە بێسوودەکان، خواردنە فاسفودەکان، سوورۆکراوەکان یاخود چاو قاو کافین و ئەمانە تا بتوانێت لی دوورکەوێتەوە باشتر و گرنگیەوە بە خواردنە تەندروستەکان. ئەمە بەنسبەت خانمانی دووگیان و شیردەرەکانەوە. بەڵام ئێمە لایەنێکی ترمان هەیە زۆربەی زۆری خانمان زۆر جار پێویستیان بە چەنەها نەشتەرگەری هەیە کە بۆیان بکرێ. بۆ نمونە نەشتەرگەری مناڵبوون ئەو کوتمان دوای مناڵبوون باشترە کە بە ڕۆژوو نابێت، چکە بڵێ تونەڵی تا 40 ڕۆژ ئەو نوێژ و ڕۆژووی لەسەر نییە، لەبەر ئەوە هیچ بینە سەر و نەشتەرگەریانەی تر کە ضرورە بکرێت. ئێمە چەنەها نەشتەرگەریمان هەیە بۆ نمونە نەشتەرگەریە جوانکاریەکانی خانمان، نەشتەرگەری هەڵبەستنەوەی میزەڵان و دیواری ناوگیانەمانی کە زۆر ضرور نەبێ. ئێمە ئامۆژگاریانەکەین کەم نەشتەرگیانە دواخن بۆ دوای ڕەمەزان، چکە هەر نەشتەرگەریە کە زۆر ضرور نەبێ گوناح ڕۆژوەکەتی بۆ لە کیس خۆتی بێ. بۆ ئێمە لێرەوە ئامۆژگاریانەکەین ئەو نەشتەرگەریانەی کە ضرور نییە بە دکتۆرەکانیان پرسکەن ڕاوێشکن، زۆر ضرور نەبێ دوایان خەن بۆ دوای مانگی ڕەمەزانی پیرۆز باشترە. بەڵام چەند نەشتەرگەرێکمان هەیە بۆ نمونێمە نەشتەرگەری لابردنی ڕەحممان هەیە، واتە دەرهێنانی مناڵانی ئافرەتەکەی تر یا بە شێوەی کردنەوە بێ فەتح بێ یا بە شێوەی نازۆر بێ. ئێمە ئەو خانمەکە و نەشتەرگەرێک گەورەی بۆکرێ نەشتەرگەرێکی سەر و گەورەشە بە ئەکیدی لە دوای نەشتەرگەری پێویستی بەوەیە کە کالۆری باش وەرگێ، خواردنی باش وەرگێ بۆی زوو چاک بێتەوە. ئێمە ئەوانەی کە نەشتەرگەری دەرهێنانی مناڵبوونیان بۆکرێ ماوەی 6 هەفتە تا 8 هەفتە ناتوانن بە ڕۆژوو بن لە دوای نەشتەرگەریەکەوە. ئەمە ئەگەر بێت و بە فەتح بۆی بکرێ. بەڵام ئەگەر هاتوو بە نازۆر بۆی بکرێ بە شێوەی هەناوبینی ئەمە لەو کاتە ئەتوانێت لە ماوەی دوای 2 هەفتە بۆ 3 هەفتە دەستکاتەوە بە ڕۆژوەکانی خۆی. لە کاتێک کە ئەمە چەند نەشتەرگەریەکی ترمان هەیە وەکو لابردنی گرێ ڕەحم بە هەمان شێوە ئەگەر بە شێوەی کردنەوەی سک بکرێ گرێەکانی زۆر بێت و خوێنی زۆر لێ بڕۆ ئەمیش بە هەمان شێوە 4 تا 6 هەفتە ناتوانێت بە ڕۆژوو بێ، بەس ئەگەر بە شێوەی نازۆر کرا بە شێوەی هەناوبینی زووتر ئەتوانێت کە ڕۆژوەکانی خۆی بگرێت. لابردنی کیسیشمانەیە، کیسی هێلکەدان ئەمیش ئەگەر بە نازۆر بکرێت واتە بە شێوەی هەناوبینی کیسی هێلکەدانەکان کە لابرە ئەمیش بە هەمان شێوە لە ماوەی 2 بۆ 3 هەفتە تا ئەتوانێت ڕۆژوەکانی خۆی بگرێت. بەڵام چەند نەشتەرگەریەکی ڕۆژانەمان هەیە بۆ نمونە بە نازۆر لە دامێنەوە گرەیەکی ڕەحم لا ئەبرێ، گۆشتێکی زیای ڕەحم لا ئەبرێ، یاخود نازۆرێکی تەشخیصی بۆ ئەکرێکە نەخۆشەکە خوێنی لێنە ڕۆیشتوە ناڕەحەت نەبووە. ئەمە بە تاکیدی دوای 2 بۆ 3 ڕۆژ ئەگەر خوێنی نەماوباری تەندروستی جێگیر بوو ئەتوانێت ڕۆژوەکانی خۆی بگرێت. هیوام لەش ساغیە بۆ هەموو خانمان، ئیشەڵا مانگێکی پڕخێر و بەرەکەتە بێ بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.